هەرێمی کوردستان سەرچاوەی پشت بێبەستووی دارایی بریتیە لە سامانی نەوت، بەڵام لەو کاتەوەی حکومەتی هەرێم مامەڵەی نەوتی گرتۆتە ئەستۆ لەلایەن شارەزایان و پسپۆڕانی ئابووری، ڕەخنەی ناڕوونی و نادیاری لە داهاتەکەی دەگیرێت. بۆ مەبەستە لە ساڵی ڕابردوودا حکومەتی هەرێم گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیای دیلۆیت مۆر کرد کە یەکێکە لە کۆمپانیا بەناو بانگەکانی جیهان، بەڵام دوای نزیکەی ساڵێک ئەو کۆمپانیایە هیچ داتایەکی بڵاو نەکردوتەوە و ئەمەش گومانێکی تەواوی لای هاوڵاتیان دروست کردووە. ئەوەی کە جێی داخەوە بوو لە دوای ئەوەش کە ئەوە ماوەی ساڵێک تێپەڕێ بەسەر ئەو گرێبەستاوە هێنانی ئەو کۆمپانیایە کە پێشتر وەزارەتی سامانە سروشتەکان بۆ خۆی مانگانە راپۆرتی خۆی بڵاوە کردەوە لەگەڵ هەموو ئەو تێبینیانەی کە لە سەر راپۆرتەکانی ئەوانیش هەبوو، بەڵام جار ئەمان توانی بە داتا و ژمارەکانی خۆیان ئێمە قسەیان لەگەڵا بکەین. لە دوایەوەی کە ئەو کۆمپانیایە هاتووە بەبێەوەی کە ئێمە هیچ ینی چالاکیەک و ڕۆڵێکی ئەو کۆمپانیا ببینین، وەزارەتی سامانە سروشتەکان بۆ خۆشی راپۆرتەکانی نەما کە مانگانە راپۆرتی دەرەکرد. لەبەرەوە بەڕاستی داهاتەکە هەروەکو پێشتر ئەتوانم بڵێم زیاتریش ناڕۆنی تێکەوتۆ. ئێمە وەکو لیژنەکانی پەرلەمان تا ئێستا نازانین داهات و بڕی هەناردە و ئەو پارەی کە دێتەوە چی لێ دێ و چۆن خەرجەکرێ. شارەزایەکی نەوتیش دەڵێت حکومەت لە گرێبەستی لەگەڵ ئەو کۆمپانیایەدا هیچ جیاوازیەکی لەگەڵ پێشوودا لێبەدی ناکرێت و تا ئێستاش ڕەخنەکان لە شێوازی هەناردەکردنی نەوت و نرخی فرۆشتنی و داهاتەکەی بەردەوامە. دوای ساڵی 2016 زۆرێک لە پاڵەپەستە و فشاری زۆر کەوتە سەر حکوومەت هەرێمی کوردستان بەبەستی شەفافکردن لە کەرتی نەوت و غازی هەرێمی کوردستان، هەروە بە نیشتیمانیکردنی ئەم کەرتە ئەوە بوو حکوومەت هەرێمی کوردستان دەستی کرد بە واژۆکردنی گرێبەستێک بە تایبەتی لەگەڵ کۆمپانیای دیلۆیت بەمەستی وردبینیکردنی پرۆسی کەرتی نەوت و غازی هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی جێگای سەرنجە دەبوو ئەم کۆمپانیا لە ماوەیەکی دیاریکرا و دەرئەنجامێک بخاتە ڕوو بە تایبەتی لە 6 مانجی یەکەم کە پرۆسی نەوت و غازی هەرێمی کوردستان و قۆناغی وردبینیکردن کە لە چ ئاستێکدا ئایا ڕێژەی بە هەدەردان یاخود ڕێژەی گەندەڵی لە کەرتی نەوت و غازی هەرێمی کوردستان لە چ ئاستێکدا. ئەگەرچی پێشهاتنی ئەو کۆمپانیایە وەزارەتی سامانە سروشتیەکان سەرەڕای ناڕوونی لە داهاتەکاندا، بەڵام جارجار راپۆرتێکیان لەبارەی فرۆشتنی نەوت بڵاو دەکردەوە. شارەزایان پێیان وایە کارنەکردن بە پسپۆڕانی ناوەخۆی و هێنانی گەورە کۆمپانیەکان بۆ کوردستان نەبوونی متمانەیە لەلایەن حکومەت بە هاوڵاتیانی و شاردنەوەی داتاکانە لە نێوان حکومەت و کۆمپانیا بیانیەکاندا کە تا ئێستاش بێجگە لە چەند کەسانێکی نزیک لە سەرۆکی حکومەت هیچ کەسێکی تر لەبارەی مامەڵەی نەوتی هەرێم نازانێت. پسپۆڕان واشی بۆ دەچن کە گرێبەستی شاراوە لە پشت پەردەوە مۆر کرابن کە تێیدا نەوتی هەرێم تەواو هەرزان فرۆش کرابێت. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.